بەڵا کام باس لا تەوەری یەکەمی ئەمە پرۆگرامەکەمانەکەین هەڵبەتە لەم تەوەرەیە باز لە لەواکەین کە بەپێی نوێترین ڕیزبەندی زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێم یەکەمە و لەسەر ئاستی عێراقیش پلەی سێمی دووبارە بەدەست هێناوەتەوە هەڵبەتە ئەمە بەپێی نوێترین ڕیزبەندی زانکۆکانە کە بڵاوکراوەتەوە بەپێی راپۆرتێکە کە لە وێب ئۆف ساینسا بڵاوکراوەتەوە و هەڵبەتە مە یەکەم جار نییە کە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان یەکەمە بێت خۆشحاڵیە سۆمە ڕیزبەندەکە بە پشتبەستنە بە ژمارەی ساتێشنی ساڵی 2010 کە بڵاوکراوەتەوە و لە ساڵانی 2019 و هەروەها 2023 بڵاوکراوەتەوە ئێمە قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شوجاعەدین بەکر کە بەڕێزیان ڕاگری سنتەری توێژینەوە پەرەپێدانن لە زانکۆی سلێمانی و ڕاستەوخۆ لە ئەستۆدەی بانی کورسات نیوسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لە بەدبانیت باش بەخێر بێت باش سپاس بۆم دەفەتە زۆر سپاسی ئێوەکەم سپاسی کەناڵە جوانەکەشتانەکەم سپاس بۆ ئەم میوانداریە سەبارەت بە ڕانچینی زانکۆکان تەمان ساڵانە کۆمەڵێک دەستگا هەیە یەکێک لەوانە کە زۆر مەوسوقە زۆر باوەڕ پێکراوە لەسەر ئاستی جیهان وێب ئۆف ساینسە وێب ئۆف ساینس یەکێکە لەو دەستگانەی کە ساڵانە هەموو گۆڤارە باوەڕ پێکراوە جیهانیەکان لەوێ سیقە وەرەگرن و پلەبەندیان بۆ ئەکرێت ئەمە لە ناو دەستگای وێب ئۆف ساینسە تەواوی ئەو گۆڤارانەی کەوا تەسجیل ئەکرێت کە ڕیجیستەرە هەر توێژینێک لەو گۆڤارانە بڵاو بکرێتەوە لە وێب ئۆف ساینس ڕاستەوخۆ ئەگەر هەر توێژنەوەی تر یەکێک لەو توێژینەوانە بکا بەسەر چاوە کە پێوترە سایتیشن نیشانەکردن ئەو ئەژماریەکە خۆشبەختانە زانکۆی سلێمانی ئەمساڵ لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەم بووە لە نێو زانکۆ حکومی و ئەهلیەکانیشدا تامان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ژمارەیەکی باشی توێژینەوەی زانستی کە لایەن مامۆسانی زانکۆی سلێمانی سەرباری ئەم قەیرانە سەرباری ئەم هەموو ئاڵنگاریانی کەوا بەسەر هەرێمی کوردستانە هات بە تایبەتی لە 2014ەوە کە حکوومەتی بڵین عراقی کوردستانی تووشی کێشەی ئابوورێکی گەورە کرد لە چاو عێراقیشا کە زانکۆی سلێمانی ئاستی سێهەمی هەیە ینی لە لای من ئەڵێم ئاستێکی زۆر بەرزە بۆ چکم زانکۆی بەغا خۆتانەزانن هەموو حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق گرنگی زۆریان پێداوە پارێکی زۆری بۆ تەرخان کراوە وەستافێکی بێشماریشی هەیە یعنی لە چاو زانکۆی سلێمانیە کە وەکو تەمەن کە لە دوای ڕاپەڕینەوە دروست کرا ژنا پێشتر زانکۆی سلێمانی هەبوو هەر لە کوردستانیشە بە زانکۆی دایک ئەژمارەکرێت چکم یەکەم زانکۆ بۆکە لە هەرێمی کوردستان بەڵام پاژەوەی کە گوێزرایەوە بۆ هەولێر ناوینرا زانکۆی سەلاحەدی بەڵێ لەبەرەوە خۆی ڕیزبەندیەکە بەڕاستی جێگەی دڵخۆشیە ئەنی لە چاو هەموو ئەم قەیرانانەی کە هەیە زانکۆی سلێمانی ئاستێکی بەرزی پیشانداوە بێگومان ئەگەر پاڵپشتی حکومی و وەزارەتی خوێندنی باڵا بەردەوام بێ من دڵنیام لەوەی کە ستافی زانکۆی سلێمانی توانای ئەوەی هەیە لە چەند ساڵی داهاتوو ینی بگاتە ئاستی یەکەمی سەر هەموو زانکۆکانی عێراق. باشە دکتۆر ڕەبەتەوە کە زانی کەمە یەکەم جار نییە زانکۆی سلێمانی یەکەمە بێت لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستانە ئەمە تا چەند گرنگە بۆ شاری سلێمانی بە تایبەت و بۆ هەرێمی کوردستانیش بۆ من چەند جار ئەم پرسیارەم لێ یەکرێ ینی ئەڵێن زانکۆی سلێمانی ئەین لە چاو زانکۆکانی تری کوردستانە چییە وای لێ کردووە کە زۆربەی کات لەم ڕانچینە عالەمیانەیە زانکۆی سلێمانی لە ناو کوردستانە کە لە ڕیزبەندە عالەمیەکان دەرئەکەوی یەکەمە تامان بۆ خۆی بۆ من غەریب نییە چکم شاری سلێمانی شاری نووسەران و ڕۆشنبیران و شاعیران و پایتەختی ڕۆشنبیران خەڵکی بەتوانایتە ینی خۆشبەختانە مامۆساکانی زانکۆی سلێمانیش ینی گروپی زۆر بەتوانایتە لە بواری توێژینەوەی زانستیە دەستێکی نووسینی باڵایان هەیە کۆمەڵێک توێژینەوەی زۆر باشیان ئەنجام داوە توێژینەوەیان لە کۆمەڵێک گۆڤارە بڵاو کردوێتەوە کە ئەم گۆڤارانە لەسەر ئاستی عالەم لە گۆڤارە باشەکانن و هەتا ئەتوانم بڵێم یائمە خوێنکارێکی زۆرمان چۆتە دەرەوە بە زەمالات بۆ دەرەوەی ینی هەتا لە باشترین زانکۆکانی جیهانیش هەرتوانیوانە لەو گۆڤارانەیە توێژینەوە بڵاوکەنەوە بۆیە خۆی لە خۆیان ئەمەی کە ئێستا هەیە بەروبوومێکی باشی زانکۆی سلێمانیە کە مامۆستاکانی بەڕاستی بەتوانان. بەڵێ دکتۆر سەرباری قەیرانەکان وەک باست کرد سەرباری ئاڵنگارەکان چی بکرێت بۆ ئەوەی هاوکاری مامۆستایان کەسانی ئەکادیمی لە زانکۆی سلێمانی بکرێت بۆ ئەوەی توێژینەکانیان
زیاتر و زیاتر بەرەو جیهانبوون بڕوات بۆ ئەوەی هەڵبەتە خۆت ئەزانی کە دەستکەوتێکت بەدەستێنە ئەرک و لێپرسراوەتی زیاترە بێ بۆ قۆناکانی داهاتوو. دکتۆر چی بکرێت بۆ ئەوی پشتیوانی مامۆستانی زانکۆ بکرێت بۆ ئەوەی توێژینەوەکانیان زیاتر بە جیهان بناسیێنرێ و لە کۆڤار و وێبسایتە ناسراوەکانی جیهان بڵاو بکرێتەوە؟ دەستە خۆش بێت پرسیارێکی زۆر بەجێیە. من ئەو دەمەی کەوا سەرۆک بەشی فیزیا بووم، دوو خول سەرۆکی بەشی فیزیا بووم. طبعاً ئەم دەستکەوتە زانستیانە ئەتوانم بڵێم بەشی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ کابینەی پێشووی حکوومەت کە لە سەردەمی کاگنێشیر و کاکوبادا و ئەو سەردەمە کاکتۆر یوسف گۆران وەزیری خوێنی باڵا بوو. لە گەورەترین کێشە و قەیرانی داراییە بووین. ئەو کاتە جەنابیان بڕیارێکیان دەرکرد کە زانکۆکان بتوانن داهاتی خۆیان بەکاربێنن بۆ دووبارە بەکارهێنانەوەی ناو زانکۆیە بۆ بەرەو پێشچوونی بە تایبەتیش توێژینەوە و بابەتی ئەکادیمی. تەمان بۆ ئەوەی ئێمە زانکۆکانمان بەرەو پێشتر چن، توێژینەوەکانمان باشتر بن، لە گۆڤاری زانستی بەرزترا توێژینەوەکانمان بڵاوکەینەوە لەسەر ئاسی عالەمیش هەروایە بەڕاستی. ئەوەی کە گرنگە بابەتی فاندینە. ئەگەر وەزارەتی خوێنی باڵا و لەگەڵ زانکۆکان و بە تایبەتیش وەزارەتی خوێنی باڵا ئەگەر زانکۆکان دەستکراوەکە وەکو ئەو بڕیاریکەوا سەردەمی کاکتۆر یوسف گۆران درا هەفتەی داهاتیان ئەیانتوانی سوپادانێ بکەن، ئەمانش بتوانن لەو داهاتی خۆیان بابەتی فاندین، چکم لە دنیای دەرەوەیە بەڕاستی هیچ توێژینەوەیەکی زانستی ناکرێت ئەگەر ئەو زانایە، ئەگەر ئەو مامۆسایی زانکۆ کەوا خەریکی توێژینەوەی زانستیە بڕێکی باش پارەی نەخرێتە بەردەست. تامان ئەمیش لەسەر ئەساسی پرۆپۆزەڵ ئەکرێ. لەبەرەوە مەسەلەن لە وڵاتانی دەرەوە هەتا ئێستا لە فاندینی عالەمیە چکم هەندێک فاند هەیە. بۆ نمونە ئێستا من ئەم مودەی پێشوو برادێکم لە مالیزیا مەسەلەن فاندێکی بۆ ناردم، ئەمە هەیە توانین تەقدیم بکەین، بەڵام شمولی عێراقی ناکرد. شمولی مەسەلەن مالیزیا و کۆمەڵە وڵاتی ئەکرد، بەڵام ئەبوو یەکێکیش لەگەڵ بێ لە بەریتانیا بۆ نمونە، چکم فاندەکە هی بەریتانیا بوو. کەواتە ئەگەر ئێمە لێرە لە وڵاتی خۆمان فاند بکرین، زۆر کێشە و گیرروگرفت هەیە ئەتوانین بە ئاسانی چارەسەر کرێت، بە تایبەتیش لە بواری توێژینەوەی زانستیە. یعنی مامۆسای ئێمە دەستکراوەتر ئەکا و ئەتوانم بڵێم لە 100% توێژینەوەی زانستی پێشەگوێت. چووکم لە ئێستا هەروانی من موشیفەکەم کاتی خۆی لە زانکۆی مالایە بووم لە وڵاتی مالیزیا، ساڵی وا هەبوو 4 فاندی بۆ دەراچوو، فاندەکانی هەمووی فاندی گەورە بوون. جا هیچێک لە بابەتەکانی گرنگی فاند ئەوەیە بەیانی من ئەگەر فاندێکم هەبوو چون لەو پرۆپۆزەڵایە بێت تەواوی ئەوەی تیا بێت، کۆمەڵێک خەڵکمان هەیە ئەوایی لە خەڵکی بەتوانان زیرەکەن، ساڵانە وەجبات کە تەخەڕوجەکەن تەلەبی زۆر باشیایە، وەکو ڕسێک ئەسیستان تۆ توانی لای خۆت لە مختبەر بیهێڵیتەوە کۆمەڵە پرۆژەی زانستی خەیدە بەردەست، یعنی ئەبێ بە هاوکارت لە ئەنجامدانی ئەم توێژینەوانە و تۆش ماگانە بڕێپاری پێدێ. یعنی ئەو کاتە ئەمەش نامێنێ ئەم تەلەبێ هەر چاوەڕی تەعیناتکە. لەبەرەوەی ئێستا بابەتی فاندین لە دنیای دەرەوە، ینی من موشکیفەکەم نزیکی 20 بۆ 25 سەلەبەی ماسەر و دکتۆرای هەبوو کە ئێمە یەکێک لە کێشەکان ئێستا لە تقریبا وەزارەتی تعلیمی عالی خۆمانە ئەوەیە هەندێک ڕێنمایەکان کە کاتی خۆی دانراوە ئەبێت چاکسازی تیا بکرێت. جا بوویە ئەگەر دەسەڵاتێک بدرێ بەسەر ئەو زانکۆکان ئەم کارە ئاسانە توانرێت ریفۆرم لە یاساکان لە ڕێنمایەکانی خوێنی باڵا بکرێت. ینی مامۆسایشی ئێمە گەر توانای هەبێ، ینی زۆربەی ئەوانی ئێمە کە چوونەتە دەرەوە ئەو موشیفانە 20 تەلەبە 25 سەلەبی ماسەر و دکتۆرا و پۆزۆشیان هەبووە. ئەگەر مامۆسایشی ئێمە توانای هەبێت 20 تەلەبە وەربگرێ بۆ وەرینەگرێت. بەڵام ئێستا من بەڕێنمایی کۆتەماکە ئاڵێت تۆ بۆ نییە لە 4 تەلەبی دکتۆرا زیاتر دەتابێت. کەواتە ئێمە گەرمانی توێژینەوەی زانستی پێشخین، بابەتی فاندینە، بابەتی ریفۆرمە لە یاساکانی خوێنی باڵایە، ئەو دوانە بەرجەستە بکرێت. توێژینەوەی زانستی ئەتوانم بڵێم هەنگاوی گەورە ئەنێ وەزانکۆی سلێمانیش لەم ئاستی ئێسەی نامێنێت. چکۆم من دای مەڵێم ئێمە با خۆمان بەراورد نەکەین وانە بە زانکۆکانی عێراق، ئەی بۆ خۆمان بەراورد نەکەین بە زانکۆی وەکو مالایە لە 70کان و 80کان ئەوان خوێنکاریان ئەنار بۆ جامیعەی بەغداد بۆی ماسەر و تۆرا بخوێن. ئێستا جامیعەی مالایە لە ڕیزبەندی 100 تۆپەکەی عالەمە، ینی گەشتۆتە 100 یونیڤەرسیتەکە 2095 بوو. وابزانام ئێستا لەسەر ئەو بابەتە دکتۆر سەر ئاسی عالم وڵاتانی کەندا و لە 60کانە 70کان خوێندکاریان ئەنار بۆ بەغا و مووسڵ. باش دکتۆر هەر لەسەر بابەتی توێژینەوەکەم
وەک ئاماژەمان پێکرد کە بەم بارەدارایی ئێستاوە هەروەها بۆ ستافە کەمەی زانکۆی سلێمانی شەوە کاڵبەتەوە کە زانین لە چاو زانکۆکانی دیکەوە بەتایبەت زانکۆکانی عێراق و بەغدا کە ستافێکی ئەوان زۆرتریان هەیە لە چاو زانکۆی سلێمانیەوە هەڵبەتە هەڵە نەبم زانکۆی سلێمانی 1100 ستافی هەیە بۆ ستافەکەمەوە بەڕێستان هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و هەروەها توێژینەوە زانستیەکانی مامۆستایان چۆن هەڵەستەنگێنن من هەروەکو سەرەتاژتم ینی ئەم دەستکەوتە ئەگەڕێتەوە بۆ ئەو ستافە ماندوونە ناسی زانکۆی سلێمانی زانکۆی سلێمانی 10,000 ستافی نییە و بۆ ئاگاداری زانکۆی سلێمانی وەکو مامۆستا ینی لە هەڵگرانی PhD و ماستەر سەر و 2000 ستافی هەیە 2200 یا 300 با ئێمە مۆزەفین چکم مۆزەفین ئەوان توێژینەوە ناکەن ئەوەی کە زیاتر توێژینەوەکە مامۆستاکانە لەگەڵ خوێندکارانی خوێندنی باڵا لەبەرەوە بەڕاستی جێگەی تەقدیرە ینی مامۆستایانی جامیعەی سلێمانی لەگەڵ ئەم هەموو بارودۆخە قورسە هەم خوێندن نەوەساو ینی لە بابەتی بایکۆتوانە خوێندن بەردەوامی هەبووە دووش لە بابەتی توێژینەوەی زانستی زۆر بەرەو پێشوە خاڵێکی تریش کە گرنگە من بە حەقەت باسی کەم کە وەکو کاک ڕانکۆتی ئێمە چۆن لە داهاتوو مەسەن ستێپی بەرز ببڕین من ئەمانش باوەڕکە هەمووی کورۆ بە یادداشت زمانی خۆشی و ئێستەیەش هەرداومە بە سەرۆکی زانکۆی سلێمانی چووکم وڵاتانی دەرۆژ هەروایە یعنی زانکۆ پێشکەوتەکانی جیهان وایە لەگەڵ خوێندنی بەرایی ینی بۆ نمونەسە ئێمە زانکۆی سلێمانی تەسەوڕەکەم نزیکی 24 بۆ 25 هزار خوێندکاری بەکەلۆرۆسمانەیە باشە ئەگەر ئێمە بێن زانکۆی سلێمانی نیوی ئەم خوێندکاری بەکەلۆرۆسە ینی نزیکی بڵێن 12,000 خوێندکاری دراسات عولیامانە بێ 12,000 خوێندکاری دراسات عولیا ئەوەندە توێژینەوەی زانستی ئەنجام ئەدا کە ئەتوانم بڵێم ئەگەر بە 4 ساڵێک بە بەردەوامی ئاوا چکم ینی هەدەفەکەی ئێمە ئەوەیە ینی سەرۆکی زانکۆی سلێمانی ئێستش کاتۆ کۆسار بەڕاستی ڕوئیای ئەوەیە ینی ڕوئیای ئەساسی ئێستا ئەوەیە ئەگەر بێگومان تەمان حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا هاوکار بن کە ژمارەی خوێندنی خوێندکارانی خوێندنی باڵا زیادکە زیادبوونی ژمارەی خوێندکاری خوێند باڵا یعنی زیادکردنی ژمارەی توێژینەوەی زانستی چکو من بایەکشت بڵێم لە دنیای دەرەوە مامۆسایەک پرۆفیسۆرێکا ئەسیس پرۆفێک ناچێت لە مختبەرە ئیش بکە ئەوانی کە ئەڕۆن لە مختبەرە ئیش ئەکەن و بەحث ئەکەن خوێندکارانی ماسەر و دوکتۆران لەژێر سەرپەرشتی و پرۆفیسۆرە بەڕێزانە خەریکی توێژینەوەی زانستی کەواتە ئەگەر ئێمە ژمارەی خوێندکارانی خوێنی بۆیە بەڕاستی ئەگەر ریفۆرم بکرێت لە ڕێنمایەکانی خوێنی باڵا ینی ئێمە 3 ساڵ جارێ یا 2 ساڵ جارێ خوێنی باڵا نەکەینەوە تقریبا ئۆپنی بکەین هاوشەوی وڵاتانی دەرەوە ینی ئێستا ئەگەر بەڕێز بتێ بخوێنی ڕاستەخۆچی دەسەر وێبسایتی زانکۆکە و تەقدیمەکەی هەموو سمستەرێک تۆ توانی تەقدیمی خوێنی باڵای بکەیت ڕیجستەرەکەیت و ناوەکەت وەرگیرای پرۆفیسۆرە قبولی کرد یەکسەر تۆچی دەستەکەی بە خوێندن کەواتە ئەگەر لە کوردستانی ئێمەش ئەو ریفۆرمە بکرێت دەسەڵات بدرێتەوە بە زانکۆکان لە باتەوەی 2 ساڵ جار و 3 ساڵ جارە تا وەجبەیە تەخەڕوج ئەکا اینجا وەجبەیەکتر دەست پێ بکە و وەکوتم ریفۆرم بکرێت یعنی چاکسازی بکرێت لە ڕێنمایەکانی سەرپەرشتیاری ینی ئەوە نەبێ من پەیوەستکا بۆی من بۆم هەیە 4 تەلەبە نا باڕێمدا 40 تەلەبە وەربگرم باڕێمدا پرۆفیسۆرێکتر لە زانکۆی سلێمانی کە توانای هەیە تااقەتی هەیە دکتۆرێکتر بەڕێز کە تااقەت و توانای هەیە با 20 تەلەبە وەربگرێ گرنگ ئەوەیە پرۆژەی هەبێت و پرۆژەکان بکرێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە ژمارەی خوێندکارانی خوێندی باڵا زیاد دەگەین تقریباً بۆ ژمارەی بەکەلۆرۆس ئەو کاتە زانکۆکەش لە ینی بە پەڕەلێل لەگەڵ خوێندنی بەرایی خوێندنی باڵا زۆر پەراسایە جامیعاتی عالەمی هەروە بوو ینی من 2009 کە ڕۆشتمە جامیعەی مالایە لێتەرێکمان بۆ هاو ڕیجستەرمان کرد لێتەرە گاوتی ئەگەر توێ لەم زانکۆی بەردەوام بی ڕێنمایی گۆڕاوە تۆ پێش ئەوەی تەقدیمی کەی بۆ مناقەشەی دکتۆرا ئەطروحەکەت ئەبێت 2 پەیپەرت هەبوو بێت لە ISI سایتت جۆڕناڵ لەو مجلانەی کەوا لە وێب ئۆف ساینس ڕیجستەرن ئەمە وای کرد لە مودەی 3 ساڵە ئەمە مەرجە دکتۆر ئەمە مەرج ئەمە وای کرد لە مودەی 3 ساڵ من تقریبا لە 2012 لە کۆتایی دکتۆراگەما بووم ئێستاش لە یادم ناچێ ڤایس چانسلەر بڵێن ڕێی جامیعە لەوێ ئیمێڵێکی نار ئیمێڵێک هاو لەوە بۆ هەموو خوێندکارانی خوێندنی باڵا ئێوە سەرۆکی زانکۆ زۆر سوپاسانەکات ژمارەی توێژینەوەکانتان ئاستی زانکۆی مالایی
لە ڕیزبەندی جیهانەکانە زۆر بردەسەرەوە وەکو وتم لە 2009 ئەو بڕیارەیاندا ئێستا ڕیزبەندیان 60 لەسەر هەستی عالەم مهمە. جا بۆیە بەڕاستی ئەگەر ینی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا لەم بابایە هاوکار بێت بە تایبەتیش بابی دابەزانی دەسەڵات بۆ سەرۆک زانکۆکان چاکسازی لە ڕێنمایەکانی خوێندنی باڵا ێ باش ئێمە بۆ بەڕاستی ینی ئەو کارێژ نەکەین ینی ئەمە قسەی بۆنێکی بۆ بەدەست خۆمانە چونکم بۆ خوێنکارێکی ئێمە بڕاتە دەرەوە مەسان بچێتە وڵاتانی دەرەوە ینی زۆر جاریشکە هێنەوە گرفتیان بۆ دروستە بێت لەوەی کە تەعادلی شادان بۆ ناکرێت ینی گومانیان هەیە لەوەی کەوا خوێندنەکەی بە شێوەیەکی باش نەچوو بێ بەڕێوە لێوە و شاهدەکەی پێدرابێ بۆ ئەم توانایی ئێمە بچێتە دەرەوە پارەی ئەم وڵاتی ئێمە بچێتە دەرەوە لێرە ئێمە بە خوێندنی باڵا دەستکراوە بکەین هەم لێرە شاهدی خۆشیان وەرەگرن لە خوێندنی باڵا هەم توانایەکی زانستی باشیشیان پێ ئەدرێت و هەم بەرهەمی توێژینەوەکانیشیان ئەژمارەکرێت بۆ زانکۆکانی خۆمان. بەڵێ دکتۆر من دوا پرسیار مێگە بە کورتی جوابم بیتەوە تا چەند گرنگە ئێمە بە پێی ئەوەی کە بەدەیان خوێندکاران لە ماوەی ساڵانی ڕابردوو بێستاشەوە لە دەرەوە ئەخوێنن مالیزیا بەریتانیا میسر هەر وڵاتێ بێ تا چەند گرنگە کۆنتاکت یاخود پردێ دروست بێ لە نێوان ئێمە و ئەو وڵاتانە بۆ ئاڵوگۆڕی زانستی و ئەکادیمی کە ئەمەش هەڵبەت کاریگەریە بێت لەسەرەوەی تۆ زانکۆکەی تۆ بەردەوام بێت لە ڕکابەری ستێپ بای ستێپ بچێتە پێشتر. پرسیارەکە زۆر لە جێی خۆیان بەڵێ کاگڕانکۆ لە ئێستا زۆربەی ببوورە کاک ئاکام کاگاکام کاگڕانکۆ تەلە ڕاستە کاگاکەم لە زۆربەی زانکۆ جیهانەکان ئێستا کە پۆزدۆک ئەعلانەکرێت ئەمە پۆزدۆک ئیشە کە تۆ دەستێکە و موچێکی باشیشە پێدرێت زۆربەی کە ئەعلانەکەڵێ ئەم کەسە ئەبێت توانایەکی باشی هەبێ لە کۆلابرێشن لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ باحسانی دەرەوە. یەکێک لەو بابەتانی مەسەن ئەگەر ئێمە دەسەڵات دابەزێنرێ بۆ زانکۆکان و یەکێکی لەو بابانی کەوا ریفۆرم بکرێ ئێمە توانین مەسەلەن لەگەڵ وڵاتانی دەرەوە کۆلابرێشن لەگەڵ زانکۆکانی دەرەوە لە جیهانە لەسەر ئاستی توێژەران یەکێکە لەو بابانی کە لە ڕانچینە دەرەجەیەکی زۆری لەسرە بۆ ڕانچینی زانکۆکان و ئێستا لە هەندێک لە جامیعات ئەوانی کەیانوێ پێشکەون ینی کە کۆلابرێشنەکەن ئەڵێ مەرجە مەسەن ئێمە چێکمان لەگەڵ بێت لە وڵاتانی ئەمریکا بەریتانیا کەنەدا ئەوروپا بۆ چکم جامیعاتی وڵاتانە لە جامیعە بەرزەکانن ئەگەر بکرێت ئێمە لەگەڵ توێژەرانی ئەوان کۆلابرێشنمان هەبێ لەسەر ئاستی زانستی بێگومان ئاستی زانکۆمان زیاتر بەرە و پێشەوە چێ و یەکیشە وەکو وتم لە ئەوانی کەوا لە ڕانکینە دەوریە ینی تۆ لەگەڵ چەند جامیعاتی عالەمی ئەم جامیعی تۆ کۆلابرێشنی هەیە جوینت ڕسێرچ پرۆجێکتی هەیە هەتا بابێکی تر ئەوەی کە هەیە ئێساگەر هەندێک زانکۆ هەیە بۆ نمونە لەسەر ئاستی جیهانە فەرع ئاکاتەوە ینی ئەو کاتە جامیعی ئێمەش دەستکراوە ئەبێت ئەگەر بۆ نمونە لە ڕووی ئابووری و پشگیری بکرێ ئەو داهاتی کە هەیەی دەسەڵاتی پێ بدرێ بتوانێت بۆ خزمەتی زانکۆ پێشخستنی ئاستی زانستی زانکۆکەی بەکاریبێنێ ئەتوانێت هەموو ئەو بابانە بەرجەسە بکە بە تایبەتیش کردنەوەی فەرعی زانکۆی سلێمانی لە وڵاتان یعنی ئەمە کاریشی گەورەی. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر شجاعەدین بەکر ڕاگری سەنتەری توێژینەوە پەرەپێدان لە زانکۆی سلێمانی سپاس بۆی کەم بەیانی لەگەڵ زۆر سپاس بن هیوادارین جامیعیشمان دراوشاوەتر بێ خوێنی باڵا لەم وڵاتە بەرەو پێشتر بچێ ئەمانجی ئێمە زانکۆکانی کوردستان بەگشتی یعنی من دایم ئەڵێم ینی نەکار زانکۆی سلێمانی ئاواتی ئێمە هەموو زانکۆکانی سلێمانی لە ڕووی زانستیەوە لەسەر ئاستی جیهانە جێدەستیان دیار بش من دایم ئەڵێم ئەو وڵاتانی کەوا ماونەتەوە بۆ نمونە سەی کۆریای باشوورکە سەی تایوانکە ڕاستە ئەمانە لە کۆمەڵە وڵاتی زلهێزی وەکو سین و ئەمانە دژیانن بەڵام زانکۆکانیان و ئاستی ڕسێرچیان دەوری سەرەکی هەبوو لە پاراستنی وڵاتانە هیوادارم کوردستانیش بەو شێوەی بە زانکۆکانی لە توێژینەوەی زانستیە ڕۆڵی بەرچاویان هەبێت لەسەر نەخشەی زانستی جیهانی. ئێمەش بۆ هیوای دەستەکانە خۆش بێت. دووبارە سەرکەوتوو بن دکتۆر. هەر سەرکەوتەوە. سپاس بۆ دەفەتە. سپاس.